بەڵێ خۆشەویستان لەگەڵتان بەردەوام دەبین دەچینەوەی تەوەری یەکەمی گفتوگۆکانی ئەمڕۆمان سەبارەت بە ڕۆڵێکی ژنانە لەناو کاری ڕۆژنامەنووسی یاخود هەوڵەکان بۆ بەهێزکردنی توانای ژنانی ڕۆژنامەنووس بزانین بەکوێ گەیشتووە لە ئێستادا ئاستی ژنان لە ڕووی کاری ڕۆژنامەوانیەوە بەکوێ گەیشتووە ژنان تا چەندێک لەو بوارەدا هاتوونەتە پێشەوە بۆ ئەمەستە میوانداری زۆر بەڕێز دکتۆر هەژان خالید کە بەڕێزیان ڕۆژنامەنووس و مامۆستان لە پەیمانگەی تەکنیکی کوردستان ڕاستەخۆ لە سەردۆ لەگەڵ ئێمە ئامادەن. دکتۆر سڵاو لەبێ باین باش. زۆر بەخێر بێت دکتۆر. تەورەکەمان سەبارەت بە هەوڵەکانە بۆ بەهێزکردنی توانای ژنان لە ڕوویکاری ڕۆژنامەوانیەوە جا دەستپێک دەمەوێت بەر لە هەر شتێک باسی ئەو بکەین لە ئێستادا توانەکانی ژنان لە کاری ڕۆژنامەوانیدا بەکوێ گەیشتووە ئایا بەراورد بە ساڵانی پێشخۆی ئەتوانین بڵێن کە ژنان هەنگاوی باشە ناوە بۆ بەرەو پێشچوون؟ بەڵێ ئەتوانین بڵین لە باشووری کوردستان هەر لە سەرەتای دروستبوونی ڕاگەیاندنەوە ژنان ڕۆڵێکی بەرچاویان هەبووە وەشان بەشانی پیاوان کاریان کردووە بەڵام کەمی نەبوون و کۆمەڵە ئاستەنگ لە بەردەمیانە هەبووە بەڵام هێشتا بەردەوام بوون. ئەم دۆخە بەرەو باش لە ڕووی ڕێژەوە گۆڕانکاری بەرچاوی بەخۆ بینیوە. ینی ئێستا گەر بەراوردی بکەین لەگەڵ ساڵی 1990 لەنەوەکانە ئەبینی کە ژمارەیەکی زۆر لە ژنان کادری پێشکەوتون و توانیویانە جێگە دەستی خۆیان لەباری ڕاگەاندنا دیاری بکەن. بەڵام بێگومان ئەم ژنانە بێ کێشە نەبوون و بەدەر نەبوون لەو دۆخەی کە بەکوی گشتی ژنانی تایە لە کایەکانی ترا. بەنمونە ڕوبەڕووی جاکاری بوونەتەوە، ڕوبەڕووی توندتیژی بوونەتەوە، ڕوبەڕووی هەراسانکردن بوونەتەوە. جا بەداخەوە زۆر بەکەمیش پەنجە خراوەتە سەر خەمەکانی ژنان لەم وارەیە و کەمترین توێژینەوەش لەسەر ئەو بوارە کراوە لە هەرێمی کوردستاندا. پێمان بڵێ دۆخی ژنان لەکوایە. بەڵێ توانین بڵێن گەشتبینین بۆی کە ڕێژێکی زۆر ژنمان هەیە بەڵام ئەگەر دەست بخەینە سەر تەواوی و کێشای ڕوبەڕوویانە بێتەوە ئەزانین کە دۆخیشیان زۆر باش نییە چونکە ئێمە ناتوانین قیاسی ژمارە بە باشبوونی دۆخەکەیان بکەین. بەڕاستی دکتۆر بەگشتی دۆخی ژنان بەڕاستی لە کۆمەلگەدا هیچ کاتێک سەقامگیر نیە، هەمیشە ژنان ڕوبەڕووی کۆمەڵە کێشە گیر و گرفت و هەراسانکردن دەبنەوە دەتەجێ ئەوەی کە ژنان لە کایەکی وەکو کاری ڕۆژنامەوانی کە کارێکی هەستیارە بڕاستی کار بکەن. باس لەوە کرد کە بەرەو پێشچوونی ژنانم بوارەدا ئاسان نەبووە ڕوبەڕووی کۆمەڵێک ئاستەنگ و بەربەست بوونەتەوە. دەمەوێت باسی ئەوکەم لە ئێستادا گرنگترین ئەو بەربەست و ئاستەنگانی کە لە بەردەم ژنانی ڕۆژنامەنووسدا دروست دەبێت کامانن. ئەمە دەبێت ڕێگیریەک لەمپەرێک لە بەردەم بەرەو پێشچوونی کاری ڕۆژنامەوان لەلایەن ژنانەوە. بەڵێ سەرەتا وەکو خۆت لە قسەکان تا ئاماژەت پێدا مەسەلەی هەستیاریبوونی بواری ڕۆژنامەوانی بۆ خۆی یەکێکە لە هۆکارەکان ینی بواری ڕۆژنامەوانی نەک تەنها بۆ ژنان بۆ پیاوانیش خۆی بوارێکی سەختە قورسە بوارێکە تۆ هەمیشە و کەسانی کە لەم بوارە ئیشەکەن سترێسن ئەمیشە لەوەی لەپڕوی لەگەڵ گۆڕانکاریەکانایە تۆ بێت بە بەردەوامی هەم خوونوێ بکەیتەوە ئیتر لە ڕووی سەقافی سیاسی کۆمەڵایەتی بێ یان خۆت لە ڕووی پێشکەوتنی تەکنەلۆجیەوە بێت دیجیتالەکانەوە بێتەوە بێ بەرەو پێش بچین. ئەمە بۆ ژنان دوو هێندێ بەڕاستی قورستر بووە بۆیان یەکێک لەو بابەتانی کە ئێمە بە قسەی لەسەرکەین تێڕوانینی گشتی کۆمەڵگەیە ئەو شێوازە بیرکردنەوەیە کە کۆمەڵگە هەیەی لەسەر کارکردنی ژنان و تواناکانی. ئێمە پێشەوەی باسی ئەو فاکتەرانە بکەین کە لە ناوخۆی موسساتی ئەعلامیە تووشی ژنانە بێت و بربەستیان بۆ دروستەکاتوانین باسی ئەو بکەین بڵین ئێمە لە دەرەوە خەڵک چۆن سەیری تواناکانی ژنانەکە تا ئێسش بەداخەوە کەسانێک هەن لەناو کۆمەڵگای پێیان وایە کارکردن بۆ ژن تەنها لەناو ماڵایە ینی بەستێتەوە بە کۆمەڵە کاری ماڵداریەوە. ڕاستە بەشێکی دانەبراوە ژن لە کارەکانی ناوماڵ بەڵام ئێمە تەتەورا دوای کردووە پێداویستی ژیان و قورسبوونی ژیان وای کردووە بۆی کە هاوکار بێن لەگەڵ با بڵێن ئەگەر خێزاندار بێ لەگەڵ پیاوەکەیە بچێتە دەرەوە جارێکی تر هاوکاری بکات لە پەروەردەکردنی مناڵی شەر دیسان پیا بۆ بە بەشێک لە کاری ماڵداریکردن لەگەڵ ژنە. ئەم گۆڕانکاریە من ناکرێت چاوی لێدا بخەینەوە پێیوەست نێتە نابێت بە ئێمەوە ینی حتا ئەو مجتەمەعاتی خۆر ئاوا زۆر دەمێکە بەم گۆڕانکاریانە تێپەڕین و وەجوهێ لەوێش کێشە زۆر زۆرە و ژنانی ڕۆژنامەنووسیش بەپی ئەوەی کە کارەکەیان بەشێکی زۆریان لە دەرەوە گەڕ ریپۆرتەر بێ ناچارێ بچێتە دەرەوە زۆر جار کارەکەی شەومانەوەی تێکەوە خەفەریاتی تێکەوە وێ زۆر جار تێڕوانینێکی جیاواز هەیە بۆ کارەکەی لە کۆمەڵگەیە ئەکرێ هەراسان بکرێت ئەکرێت هەر بۆ نمونە لە ڕێگەی تۆڕە کۆمەڵایەتیەکانەوە هجوومێکی دیاریکرا و ئاڕاستەکراوی بکرێتە سەر لە
پێناو سنووردارکردنی تواناکانیە ئەمە لە دەرەوە یەتە ناو خۆ دیسان هەنێک لە خێزانەکان تا ئێستاش یارمەتی دەرنین بۆ کچوو با بڵێن هاوسەرەکانیان بووی کە بێنە دەرەوە کاری ڕۆژنامەوانی بکەن لەبەروی بەداخەوە ئێمە فەوزایەکیش هەیە وای کردووە کە بە ئاسانی پەنجە بۆ ئەم ڕابکێشرێت بە خراپی بۆ ئەم فەوزای وای کردووە کۆڵەتە ڕوشک پێکەوە پسووتێ بۆیە تا ئێستاش سەقافەت و تێڕوانینی بەشێک لە خێزانەکان بۆ کاری کچان ئەوەیە کە باشترە لە بابەتێکی ئیداریە کار بکەن وەک لەوەی بڕۆن لە مؤسسەیەکی ئەعلامیە کار بکەن بە تایبەتی لە کاتی دەرکەوتنیان بە تایبەتی لە کاتی ڕۆمانکردنی جەنگە بە تایبەتی لە بواری سیاسەتە ینی پێیان خۆشە ئەو با بڵێن کۆمفۆرت زۆنە بۆ کچەکانیان دروست بێ ئەو شوێنی کە ئەتوانێت لی بحەوێتەوە کە ئەتوانێت بە باڵانس کاری ماڵداری کات لەگەڵ کاری دەرەوەیە بابەتێکی ترمان هەیە پەیوەستە بە تێڕوانینی ناو مؤسساتەوە بۆ تواناکانی ژن بەداخەوە تا ئێستا ژێمەزانین کە ئەو کەسانی لە مؤسساتی ئەعلامی شەکەنە بێت ئاسی سەقافیان بەرز بێت جیاواز بن ینی على الأقل ئەکرێت تێڕوانینیان بۆ هاوکارە ژنەکانیان جیاواز بێ و ئەکرێت تێبگەن لە سایکۆلۆژیای ژن تێبگەن لەوەی کە تواناکانی ژن لە چیا ڕەنگەداتەوە هاوکاریان بن یعنی هاوکاریان بن على الأقل لەوەی کە بهێڵن کارەکەی خۆیان وەک پێویست بکەن هەراسانکردن یەکێکە لە مشکلەکان کە لە مؤسساتی ئەعلامیە هەمانە دەمەوێت باسی ئەو بکەن لەناو کۆمەڵگەدا هەمیشە بۆ ژنان بەڕاستی تابی لە کۆمەڵگەی ڕۆژهەڵاتی ناوڕاستە و کۆمەڵگەی کوردی لە ناویشیاندا هاتن دەروی ژنان و کارکردنیان بەڕووی دنیا ئەمە خۆی لە خۆی لە سەرتاوە تاوکو ئێستاش بە بەردەوامی ئەمە بە چاوێکی جیاوازە سیر دەکەیان خۆدوک و ئەوەی کارەکەی ئەوان نەبێت یاخود کارکردن لە دەرەوە مافی ژنان نەبێت وە تەماشا دەکەن لە ئێستادا تا ڕادێک ئەو نۆرمە کاڵبۆتەوە یاخود ئەو تێڕوانینە کاڵبۆتەوە بەڵام بەرامبەر بە ژنانی ڕۆژنامەنووس و ڕاگەاندنکاران ڕەنگە ئەمە جیاوازتر بێت لە دەرەوە بەردەوامی ئەم ئاستانگیانە هەیە بەڵام لەناو دەستگاکان خۆی دەکەم مؤسسەیەکی گەورە بۆ کاری ڕۆژنامەوانی بۆ کاری ئەعلامی دروست بووە دەمێت ئاستەنگەکانی ئەوان بزانم بۆ بەردەم ژنان چی دەبێت هەتە ژنانە ئەو دەستگای کە کاری تێدەکات ئەو BA کە بۆی ڕەخساوە کە کارەکەی تێدا بکە بۆ لەوێ ئاستەنگی بۆ دروست دەکە یاخود لەم بەرەکانی بەردەم ئەو چییە؟ بەڵێ بەشێکی ئەگەرێمە تۆزێ قوڵتر لە بابەتەکە بڕوانین ئێمە ئەتوانین پرسیارێک لە خۆمان بکەین بڵین چەند مؤسسەی ئەعلامی هەیە لە هەرێمی کوردستانە کە خاوەنەکەی ژن بێت کە سیاسەتەکەی داڕێژەر بێ لەلایەن پیاوێکە و کە باوەڕی بە قەزی ژن هەیە باوەڕی بە دۆسیەکانی دۆزی ژن هەیە خۆی ئەمە بۆ خۆی خاڵی جەوهەریە ینی فەلسەفە و شێوازی ئیدارەدانی مؤسسەی ئەعلامی ڕنگدانوی هەیە لەسەرەوەی کە چ BA بۆ ژنان ئەخڵقێ ینی ئەم بەداخەوە لەناو ئەو مؤسسەی ئەعلامیان ئامارەکانی سندیکای ڕۆژنامەنووسان بە هەمان شێوە پێماڵێن ئامارەکانی با بڵین ڕاپرسیەکمان کرد لە ساڵی 2021 لە نێوان ژنانە چەندیان با بڵین گەڕین بە دوای ئامارە بزانین چەندیان خاوەنی مؤسسەی ئەعلامین ڕێژەیەکی زۆر کەمە پێم وایە لە ماڵپەڕ ئەلکترۆنیەکانە تەنها دوو لە ماڵپەڕەکان یا دوو غەڵەت نەکەم بەس کەمینەیەک بە ڕێژێکی لە سا 15 کەمتر لە ژنان خاوەنی ماڵپەڕەکانن واتە تەسجیلی ماڵپەڕەکان کراوە بە ناویانەوە ئەوانیش بەشێک لە ڕێکخراوەکان کە داکۆکیەکەن لە مافەکانی ژنان واتە ئێمە لەسەرەوە ئەم عقڵێتەمان نییە بۆ ئیدارەدانی مؤسساتی ئەعلامی کە حسابێکی تایبەت بۆ ژنان کە بۆ نمونە یەکێک لە مشکلانی کە ئێمە لە چاوپێکەوتەکانمان لەگەڵ ژنای ڕۆژنامەنووسی کە بەتایبەتی ئەوانی کە خێزاندارن باز دەوەکەن بەهۆی مەسەلەی نەبوونی شوێنێکی تایبەت بۆ مناڵ لەناو مؤسسەی ئەعلامیە باڵێ دایانگەیەکی تایبەت ئەمان ناچار بوون بۆ ماوەیەکی زۆر لە ئیشەکەیان داببڕێن لەبەرەوەی نەیانتوانیوە ئەو باڵانسە ڕابگرن بەڵام لە کاتێکا بۆ بۆ مەسەلەی شیرپێدان بێ بۆ مەسەلەی گۆڕی مناڵ بێ بۆ مەسەلەی خزمەتکردنی مناڵ بێ ئەکرێتەوە لەناو مؤسسەکەدا گەر 8 ساعات دەوام بکەی ساعات و نوێک بۆ 2 ساعات ڕێگە و پێ بدرێت بچی سەردانێکی مناڵەکە بکەی بەڵام تا ئێستا لە هیچ مؤسسەیەکی ڕاگەیاندن لە هەرێمی کوردستانە بیر لەمە نەکراوەتەوە سەم بە ضرور نەزانراوە بابەتێکی تر مەسەلە سایکۆلۆژیەکانی ژنانە بۆ نمونە ژنانە چنە سووڕی مانگانەوە خۆ دەزانی لەو کاتەیە کۆمەڵی گۆڕانکاری بەسەر جەستەیانایە بەسەر دەرونیانایە کێ هەیە لەناو مؤسساتی ئەعلامی ئیستیعابیەوە بکات کە کارەکەی بگۆڕێتەوە لە گەڵ خاتونێک کات لەو ڕۆژە شەفتەکەیان بگۆڕن شتێکیالی تێبگا لەوەی کە ناتوانێت بارودۆخی گونجاو نییە بۆ ڕووماڵکردنی دەرەوە بۆ چوون دەرچوون بۆ
با بڵێن کۆنگرێکی ڕۆژنامەوانی کەمینەکان ئەوەی کە باوەڕیان بەمانە هەیە وەلیتی ئەگەن بۆی ئەم تێگەشت نابێت لە بنەڕەتەوە بگۆڕدرێت و لە ناو مؤسساتی ئیعلامی شابێ ئیشی لەسەر بکرێت ڕنگ بێت ئینسان بە طبیعەتی حاڵ نتوانێت بە ئاسایی ڕێک بخرێت یعنی تۆ پێویستە بە کۆمەڵی یاسا و ڕێسا هەیە توانی لە ڕێگەیەوە ئەم کارە ڕێک بخی بەداخەوە لە دامەزراوەکانی ڕاگەاندن لە هەرێمی کوردستاندا لە زۆرینەیە بەپی ڕاپرسێکە لە نێوان 91 کە سەرخۆم ئەنجامدا لەگەڵ ژنانی ڕۆژنامەنووس نیسبەی 5 ژن ئەڵێن کە ئێمە لە مؤسسەکانمانە پۆلیسی هەیە بەڵام دەدوای بە دوادا چوونیشمان بۆمان دەرکەوت کە ئەو پۆلیسیانش ئەوە نین کە پۆلیسیەکە بە شتێکی تر تێگەشتون یاسا و ڕێساکان بە شتێکی تر تێگەشتون بۆیە وەڵامیان ناوتگیان لە هیچ مؤسسەیەکی ئیعلامیە لە هەرێمی کوردستان پۆلیسیەک نییە تۆ بۆی کە مافەکانە پارێزراو بن لە ڕووی هەراسانکردنەوە گەر هەراسان کەی کارمەندێک بۆن لە مؤسسەکەیە لە دەروی مؤسسەکە کاتی ڕووماڵەکەی یەکێک هەراسانە بکات لە دەستگا ڕاگەیاندەکانی تر تۆ نازای پەنا بۆ کێبەری لە دەرەوە کار بە یاسای ڕۆژنامەوانی ناکرێت لە ناوخۆی مؤسسەکەشتا هیچ شتێنی دیفاع لێ بکات بۆی ئەمە یەکێکە لە خاڵەکان یەکێکی تر لە بابەتەکان مەسەلەی بەشداریکردنی ژنانە لە جونگەکانی بڕیاردان یعنی کەمترین ژنە بینیت کە بەشدار بێت ببێ بەرپرسی ژووری هەواڵ ببێ بەرپرسی ماڵپەڕێکی ئەلکترۆنی طبعا فشارەکان چەند لایەنێکی هەیە یەکێکیان پێویستە بۆی خۆی ژینگێکی بۆ فەرام نەکراوە لە دەرەوە ناتوانێت لەبەرەوەی بەرپرسیارەتی قورسە ڕنگ بێت بە کۆمەڵی کاری ناوماڵەوە نەتوانی خەریک بێت ئەمە لە لایەکەوە تێگەشتەکەیەکە لە دەرەوە هەیە لە لایەکی تر لە ناو مؤسسەکەیە بڕوا بە توانەکانی ناهێنرێت یعنی ڕاستە زۆر کەسمان هەیە باوەڕی بە توانای ژنی و یانێنێتە پێشەوە بەڵام لە کاتێکە ئەچێتە سەر بڕیاری حەزمی یعنی تۆ بڕیارێکی چارەنووساز بیت ئەوە ژنان نین بڕیارەکانیان لە ژوورەکانی هەواڵ بەڕاستی و پیاوانن بڕیارەیەن بەشداری ناکەن لە پۆستە باڵەکانە چەند بورد هەیە بۆ بە کورساتیشەوە حتا ینی بەشتێک عامە چەند ناو بردی بڕیاردانە چەند ژنمان هەیە بەس لە کورساتە ئێمە هەما ڕێژەی ژن بەڵێ هەیە بەڵام ئەتوانی بڵین لەناو بردی بڕاردانیشتە لە ئێستادا لەناو کورساتە وەکو ئینێک ناوەڵێ هێشوخانتان هەبوو کۆمەڵ ئێستاشان ترمان هەیە بەڵێ بەڵام بن بەگشتی باسەکەم عنی حتا لە کورساتیشە ڕاستە ژنە هەیە بەڵام لەوانەیە وەک پێویست نەبێت ئێمە ئێستا بۆ BBC یاسایەکی بۆ خۆیدانەوە 50 بە 50 یعنی تۆ بە ژمارەش لەوانەیە کۆمەڵی ژنی باشە هەبێت هاتنە پێشەوە بەڵام چەندیان لە بڕیاردانان ئەجا بابەتێکی تر پێوەستە بەڕاستی ئێستاەوە بەڕێزیش لە بە پۆزیشنەکەت لە ئاستی بڕیاردان نەبێت بەزمادە پرسیارەکەی پۆزیشنێکی زۆر گرنگە هەیە بەڵام چەند لە ژنەکانی ئەمە تۆزێ خەدابارکردنی ژنەکانیشە چەندێک خۆیان پەروەردە ئەکەن خۆ بە هەموو بابەتەکە پێویست نیە بە تێڕوانینی پیاوانەوە چەندێک لە خاتونەکان کە پێشکەشکردنەکەن کە پامێریەکەن لە ڕووی سەقافەتی سیاسی و کاتی ڕابە کۆنگرێکی ڕۆژنامەوانی پێش ئەوە خوێندنەوەیکی کردووە پێشۆگەڕانێکی کردووە تێ ئەگا لە ئەجوای سیاسی لە ڕووی کۆمەڵایەتیە هەر شتێکی تر ئەگەر سەرنجیابێ لە زۆربەی مؤسساتی ئیعلامیە ئەو بەرنامانەی و ئەو با بڵین نەشرانەی کە ژنان بەشدارنتیایە بەشێکی زۆریان ئەم زۆرینە باسەکەین پێیوەستە بەلایانی کۆمەڵایەتی و ژن چی بکات و دەزڕەنگینی و گۆرانی وتن و ڕاستەمەش گرنگە بەڵام ژنانە بێ خۆشیان هەر بە خۆیان بێن لە بواری تر لە بواری یاساییە بێنە پێشەوە لە بواری سیاسەدا بێنە پێشەوە ینی لە بواری ڕۆژنامەوانی ژینگەیە بێنە پێشەوە کارەکەی چییە ژنان لەو ڕێگا دەکەمترێنە پێشەوە ئێمە لە جومکە گرنگەکانی بەڕێوەبردننی وڵاتدا بۆ منای لە پۆستە گرنگەکە پۆستە سیاسەکاندا ژنی ڕژێکی بەرچاو لە ژنان دەبینی بەڵام لە ئیعلامدا بۆچی ئەو ڕێژەیە کەمترە برامبەر بە پیاوان خۆی من یەکەم جار شتێک وتم ڕێژش بە تەنیا گرنگ نییە ئەیکوالیتی گرنگە ڕاستە ڕێژێکی زۆر بەڕاستیان ئەجاربوونی ژمارەیەکی زۆر با بڵێن چاوبەستە لێکات بە کوردی شتێکی وامان هەیە چاوبەستە لێکا لەوەی کە ژن لە پێشەوەی بۆ ژنار هاوارێتی وڵێ من حەقم پێ نەدراوە بەڵێ ژنێن دێتە پێشەوە بەڵام ئایا سەلاحێتی بڕیاردانی پێدرێت ئایا تەنها لە پشتی کامێرەکانەوە قسە ئەکات یان خۆی بیرەکاتەوە و پرسیارەکان ئەم دوو شتێکی لێک جیاوازن لە سیاسەتی شا بە هەمان شێوەیە ئایا ژنان خۆیان بەڕاستی خۆیان سەلمانووە یا خۆت بە هەنێک جار بەداخەوەکو بووکەڵەیەک بەکارهێنراون و نەیانتوانی وە خاوەن بڕیاری خوان بن و خاوەن ڕای خۆیان بن ئەسڵەن هەنێ ژنمانێ بەداخەوە مە هوجوم نییە بەڵام ئەوەنەی زەربەیان ناوە لە دۆزی ژن ئەوە خزمەتیان نەکردووە خۆ لە پێشی شەوەن و زۆر دیاریشن
ئیتر لە هەموو بوارەکانە لە بواری کۆمەڵایەتی بێ لە بواری سیاسی بێ لە بواری ڕێکخراوەکانی کۆمەڵگەی مەدەنی بێ بۆی ئەمە قیاز نییە وەکو ڕێژە هاتنە پێشەوە بەڵێ ژنان خۆیان هەنە جار بۆکوتم هۆکارن ئەبێ پێداگری زیاتر بکەن بەڕاستی ینی ڕێکخراوەکانی ژنان دەمە ئەوان پێ ناخۆشە کە بڵێن ژنان خۆیان هۆکارن لە ئەمە واقعیت من لەوانەیە چەند کەسە بێت ئەم قسەی پێ ناخۆش بێ لە چەند کۆبوونەوە شاوتمە بەڵام خۆ ناکرێ ئێمە هەنێش دەیە لە پێناو ئەوی کە ینی بەڕاستی ناگرێت ڕاستیەکان بشارینەوە یعنی بەشێکیشی من پێم وتی خەتە کە ئەڵێن ژنان خۆیان پێویستە بە خۆیانەوە ڕنگ بێت دیسانەگەر زۆر قوڵبیتەوە تاوانی خۆشی نەبێت لە ماڵەوە کۆمەڵێ بەرپرسیارەتی پێدرابێ ناتوانێت هەرۆنی پێ بکرێ بەڕاستی کە یێتە بە فوڵ ئینێرجیەوە ناتوانێت ئیشەکەی خۆی بکات ئەمە بەژدانی ڕۆژنامەنووس ڕاستە لە کاتێکدا کە ڕۆژنامەنووس خۆی کاری بە دوواداچوون و کاری لێکۆڵینەوە و کاری دەرخستنی کێشەکان و چارەسەرکردنی کێشەکانە بەڵام لە حاڵەتێکدا لە دۆخێکی ئاوادا ڕۆژنامەنووسانی ژنیش خۆیان لەو بازنێدا دەخولێنەوە خوان و کێشەیەدان کاتە چۆن ئەتوانن لەو بازنێ بێنە دەرچۆن ئەتوانن ئەوان بەشێک نەبن لەو پێشێلکاری مافانی کە بەرامبەریان دەکرێت خۆی ڕاستیەکەی قسەکردن لەسەر ئەم بابەتی ئێمە قسەی لەسەرەکەین هەر لە جارنامە نێودەوڵەتیەکانە هەر لە با بڵین ئەو ڕێککەوتنە نێودەوڵەتیانی کە یونسکۆ کردوێتی کە با بڵین نەتەوەی گرتوەکان کردوێتی هەمووی ڕەنگیاوەتەوە لە ساڵی 1995 قسە لەسەر بابەتانە ئەکرێت کە ژن چۆن بێتە پێشەوە و چۆن بتوانێت لەناو ئەم هەموو فەوزایە دەنگی خۆی دلێ بکات بەڕاستی ئەمە کارێکی ئاسان نییە بۆ کۆمەڵگەی ڕۆژئاوایی کارێکی ئاسان نەبوو چجا بۆ ئێمە بەڵام ئەکرێ بڵین کۆمەڵێت ڕێگە هەیە ژنانەتوان پشتی پێبەستن کە ڕەنگە زۆری بینەرانی ژەم شتانە بزانن بەڵام ئێمە جارێکی ترێڵینەوە مەسەلی کاپاسیتی بڵدینگ مەسەلی بنیادنانی تواناکانی ژنان یەکێکە لە ڕێگەکان بەڕاستی ینی تۆ ڕاهێنانکردنەوەی ڕاهێنان بۆ ژنان لە بواری ڕۆژنامەوانیە بە تایبەتی ئەو بارانەی کە ئەزانیت پێویستیان بە ڕاهێنانی چڕوپڕ هەیە ئالوگۆڕ بۆ نمونە لە ماوەی پێشوا کۆمەڵێک لە وڵاتانی دەرەوە دەست پێشخەریانە بوو بۆی کە کۆمەڵی خاتون بنێرن بۆ وڵاتانی خۆیان بۆی کە ببینن بواری ئەعلام چۆن کارەکات حەقا ئیحتیمام بەمانە بدرێت ناردنە دەرەوەی خاتونەکان بۆ بینین بۆ چاوکرانەوە بەڕاستی ئێمە ناکرێت سنوورداری تاقە و توانەکانی ژنان بکەین تەنها لە ناو ستۆدیۆکان و لە ناو ژووری هەواڵە یعنی ئەبێت هانیان بن بە تایبەتی ئەوانی کە بڕیاردەرن لە مؤسسە ئیعلامیەکان لەبەری توانەکانی ژن خۆی بەهێزن پێویستیان بە بەهێزکردن هەیە بابەتێکی تر پێیوەستە بە ناوەندە ئەکادیمیەکان بەڕاستی ناوەندی ئەکادیمی پێویستە ئەو کەسانی کە بڕیارێن لە ناوەندە ئەکادیمیەکانە لە بواری ڕاگەیاندنە بەشەکانی ڕاگەیاندن ئیحتیمام بن بە شەوانەکان کە تایە بازدە یەکسانی جەندەریەکات ئیتر ئەمە ئیش بکات لەسەر ئەو عقلەتە گەنجی کە لە 20 ساڵەوە چێتە بەردەمیان و لەوانەیە لە 24 ساڵیە تەخەڕوج بکە کە تو ئامادە 4 ساڵ کەم نییە بووی کە تێبگەێنی تو ڕای بینی کە چۆن هەڵسوکەوت لەگەڵ خاتونێکا بکات بۆ نمونە چۆن مافەکانی پارێزێت چۆن هاوکار بن لەگەڵ یەکترە کەواتە ئەمانیش بۆ خۆیان بەرپرسیارەتیان هەیە بابەتێکی تر پێیوەستە بە نووسینی پۆلیسی دیاریکراو لە مؤسسە ئیعلامیەکان بۆ دیفاعیکردن لە مافەکانی ژنانی ڕۆژنامەنووس بە تایبەتی لە ڕووی هەراسانکردنەوە لە ڕووی توندوتیژیەوە بووی کە هەست بکەن کە سەپۆرتێکیان هەیە پاڵپشتێکیان هەیە ئەگەر ڕوبەڕووی کێشەیەک بوونەوە بتوانن بە ئاسانی چارەسەری ئەبێ ئەو سەپۆرتە لە ڕێگەی یاساوە بەدەست بهێنرێت من پێم وایە خۆی دوو بابەت هەیە لە مۆزوعە بابەتی ئەخلاق هەیە بابەتی یاسا هەیە ئێمە ڕاستە کۆمەڵی هۆشیاری با بڵێن ئیتیکی هەیە تۆ توانی وەگوتم لە ناوەندە ئەکادیمیەکانە حتا لە ناوەندەکانی ڕاگەیاندنە لە ڕێگەی خولەوە تۆ توانی بەرەو پێشی بەریت و ئەم توانایانە بەرەو پێش بەریت بابەتێکی تر بەڕاستی هەیە ئیدارە نادرێت یعنی تۆ ئیلا لە ڕێگەی یاساوە لە ڕێگەی دانانی کۆمەڵێ بندەوە تعاملی لەگەڵکردنا مؤسسەکەتان بۆیە بەڕێی من هاوتەریب ئەم دوانە تۆ توانی ئیشکە هەرچەنە بابەتە ئیتیکەکە ڕنگ بێت نەتیجەکەی لە مەودایەکی درێژا ببینی یعنی بۆ نمونە تۆ پەروەردەکردن کە ئەکرێت تۆ لە سەرەتا لە قۆناغەکانی سەرەتاییەوە دەست پێ بکەی بۆ مەسەلەی جەندەر و تێڕوانین لە ژن ئەمە کە تۆ ئەم پەروەردەیە دروست کرد وردە کە ئەو کەسە بە هەڵگری ئەم پەروەردەی وڵانە 20 ساڵی تر ڕنگ باتەوە کە ئەتوانێت لە شوێنێکا جێگە دەستی دیار بێت ڕنگ باتەوە پەروەردەی مناڵی بەڵام بابەتی یاسا تۆ لە هەمان کات ئەتوانیت
حەلی مشکلەکەی پێ بکەیت و بیوەستێنیت. دکتۆر باسی ئەو ئاستانگی و لەم پەرامانمان کرد لە بەردەمی ژنانی ڕۆژنامەنووسا دروست دەبێت. شتێکی دیکەژەیە کە زۆر باسی لەو دەکرێت شێوازی وەرگرتنی ڕۆژنامەنووسەکان لە دەستگاکاندا. هیچ پێوەرەێک فلتەرێکەیە یاخود لەسەر هەندێک بنەمای سەرەتایی بوون منەوەجه بێت یاخود حەزی کەسەکە بێت ئەمە وەردەگیر ئایا دەبێت فلتەرێکە بێت دەبێت بنەمایەکە بێت کە تۆ ئەم ڕۆژنامەنووسە دەهێنیت کاری ڕۆژنامەوانی پێ دەکەیت بە شێوازی لە شێوازەکان واعەیەکی ڕۆژنامەوانی هۆشیارێکی ڕۆژنامەوانی هەبێت. بەڵێ بە دڵنیاییەوە زۆرینەی دامەزراوەکانی ڕاگەیاندن بە شێوازی زۆرینە باسەکەم ڕەنگە کەمینەیەگە بێت زۆر بە شێوازێکی پرۆفشناڵ هەم کارمەندەژنەکان و هەم پیاوەکان وەربگرن بەڵام زۆرینە بە شێوازێکی میزاجی وەریەگرن کریتریا و با بڵێن بنەماکانیان بۆ وەرگرتن وکو خۆدوتن لەسەر بنەمای وەجهە لەسەر بنەمای باڵایە لەسەر بنەمای سەقافەت نییە یعنی ئەگەر بەشێکی خۆی چاوپێکوتنی کار بەشێکی تایبەتە بە هەڵسەنگاندنی لایانی معریفی ئەو کەسە و لە بوارەکەی خۆیان بڕوانامەکانێکی و ئەزمموی چۆنە بەڵام بەداخەوە لە هەرێمی کوردستانە احتیمان بۆ نەدراوە ئەوەنی ژن لەسەر حسابی دەرخستن وەجه هێنراوەتە پێشەوە ئەوەنە لەسەر مەکاریگەری دەبێت لەوەی کە ژنامە شوازی لە شێوازەکان ژنانی ڕۆژنامەنووس تایبەتی ئەم باسی ژنان دەکەین نتوان مافەکانی خۆیان بەدەست بهێنن یاخود پێشەکاریان بەرامبەر ئاستانگیان بۆ دروست بکرێت ئەگەر واعی ڕۆژنامەوانیان نەبێت. بەڵێ تەوان مەسەلەی ئەوەی کە تۆ چی کۆمەڵگەکە بۆچی هاندەیە ئەمە زۆر تەسیری هەیە لەسەر کۆمەڵە تیۆری کۆمەڵناسیژەیە کە من شارێزانیم تایە باسی ئەو بابەتاکەن یعنی تۆ هەموو فەزاکە ژینگەکە هاانتیا لەسەرەوەی دەستکاری خۆت بکەیت خۆ جوانکەی جوانی پێوەرە بۆ هەموو شتێک شکڵ لە پێش سەقافەتەوەیە بۆیە ئەم هاندانە بەشێک لە ژنانەکەونە ژێر کاریگەریەوە و ئەوەنە ئیحتیمام بە ڕووکەشیان ئەوەنە ئیحتیمام نایەن بۆی کە لە پشتی ئەوە چی هەیە بەڵام بۆ معلوماتی بەڕێستان و سەررجەم ئەو خاتونە بەڕێزانی کە لەم بوارە ئیشەکەن کە خۆشم مودەیەک ئیشم کردووە ئەم بابەتە تا شوێنە گەڕات. يعني ئێمە زۆر ڕۆژنامەنووسی ژنمان هەبووە لە پێشووەوە ئێستش بە چەندانەیەکمان هەیە ئیشی بنکۆڵکاریەکەن ئەگەر تۆ پێوەرەکانی جوانی سەردەم و مۆدرن و با بڵین سیستمی سەرمایه‌داری بینی بۆ ئەم ژنانە بەڕاستی بەپی کۆمەڵێ لە پێوەرەکان کە من لەگەڵ هیچیان نیم ڕەتەکرێنەوە بەڵام لەبەر ئەوەی لە ڕووی سەقافی و لە ڕووی ڕۆژنامەوانی و لە ڕووی سەبقی سەحەفیانەوە دەوڵەمەندن تا ئێستاش لە مەیدانەکە ماونەتەوە بەڵام زۆریشمان بینی و لەسەر ئەوی کە لەسەر بنەمای ڕووکە ژاتۆتە پێشەوە بەداخۆ لە شوێنەکە وەستاوە پرسیاری پێنەماوە نەیزانی و باسی چیەکە کەوتۆتە غەڵەتەوە یعنی ئەمەش بەداخۆ ینی ئەبێت کۆنتترۆل بکرێت ئەویش هەم لە ڕێگەی ئەستاتۆم لە ڕگەژنان خۆیانەوە ڕازینە بن بۆی کە تەنها جوانەکەیان پێوەربێ بۆ وەرگرتنیان لە مؤسساتی ئەعلامی. زۆر سپاس بۆ زۆر بەڕێز دکتۆر هەژان خالید ڕۆژنامەنووس و مامۆستا لە پەیمانگەی تەکنیکی کوردستان سپاس بۆ سپاس بۆی کە لە بانی ئەمڕۆی کوردستانی لەگەڵ ئێمە ئامادە بوویت. زۆر سپاس بۆ کورساد و سپاس بۆ بەردەوام پاڵپشتیتان بۆ ژنانی ڕۆژنامە نمونەتان زۆر بە دکتۆر.